یارمەتیبنا ڕێگریەکانی بەردەم جێبەجێنەکردنی یاسێ بەرەنگاردنەوەی تولیدی هێزانی چییە؟ یەکێک لە ڕێگریەکان ئێمە گەڕێنینەوە بۆ لەبوونی هۆشیاری یاساییە لە ناو تاکە بێ جیاوازیەوەی کەژن بێ یاخود کوڕ. کۆتاش سەری کۆتانە چەسباوە بەڵکو لە تشریعی و قەزائیش هاتوو ئێستا ڕێژەی بەشداریشە زۆر کەمە چاوەی کە ئێمە هەموو ژنانە ئەبینین بەشدارن لە هەموو بوارەکانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی. بەنسبەت بەشداریکردنی